بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. بێگومان بەڵاو مصیبەتمان بۆ داوەزیوە و هیچ کەسێ لێی ڕزگار نابێ خوای پەروەردگار ڕەحمی پێ نەکا. هەروەکو چۆن فەرمووی لەسەر زوبانی نوحەوە لا عاصم من أمر الله إلا من رحم. هیچ کەس ڕزگاری نابێ لە سزای خوای پەروەردگار کاتێک کە دێ کەسێک نەبێ کە خوای پەروەردگار ڕەحمی پێیەکە. ڕەحمی خوای پەروەردگاریش لە کێوە نزیکە؟ من المحسنین، لەوانەوە نزیکە کە محسینن، کە کار چاکن. دیقەت بن، خوای پەروەردگارە فەرمێ لێوەیان نزیکە، نافەرمێ ئەیان گرێتەوە، فەرمێ لێوەیان نزیکە. یعنی ئەگەر بەردەوام بوون لە ئیحسانەکەیان ئەیانگرێتەوە، ئەگەریش بەردەوام نەبوون نانگرێتەوە. بۆیە گەورەترین ئیحسان کە خوای پەروەردگار لە قورئانە لێی داوا کرد بێتین بریتیە لە تەوحید، پاشانیش کارکردن پێی، پاشانیش داواکردن بۆی، پاشانیش سەبرگرتن لەسەری و لەسەر ئەوانەی کە تووشمان ئەکەن لەسەر تەوحید. جا بۆیە خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ والعصر، سوێن دەخوا بە عەسر، إن الإنسان لفي خسر. ئینسانەکان هەمویان لە دۆڕاندنان، هەمویان بەرەو لە ناوچوون ئەڕۆن، هەمویان بەرەو سزای خوای پەروەردگار ئەڕۆن، هەمویان بەرەو جەهەنەم ئەڕۆن. کورت و مختصر ئیلا کێ نەبێ؟ الذين آمنوا، ئەوانەی ئیمانیان هێناوە، یعنی ئەوانەی موحدن وعملوا الصالحات، کردارەکەن بە ئیمانەکەیان و بە تەوحیدەکەیان، وتواصوا بالحق، ئەو حەقە و تەوحیدە ئەو ئیمانە لە نێوان خۆیانە بڵاوەکەن و ئەیگەێنن. پاشان وتواصوا بالصبر، و دەسیش بە سەبرەوە ئەگرن، واتە هەم سەبرەگرن لەسەر تەوحیدەکەیانە مێننەوە، و هەم هەر ئازار و ناڕەحەتیەک لەو ڕێگایە دێتە ڕێیان لە داوەکردنە ئەوان تەحملی ئەکەن و چۆکدا نابن لە هەستیان. بۆیە ئەبینین نوح کاتێک عەذابی خوا هات کەشتیەکی دروست کرد. ئەتوانین بەو کەشتیە بڵێین کەشتی تەوحید لەناو ئەو هەموو مشریکەیە، چونکە کەشتیەکە کەشتی تەوحید بوو، تەنانەت کوڕەکەی خۆی ڕزگاری نەبوو. بۆ؟ لەبەرەوەی کوڕەکەی خۆی مشریک بوو، کافر بوو. کەشتی تەوحیدیش نابێ مشریک و کافر بچێتە ناوی و ڕزگاری بێ لە سزا. بۆیە وەکو زۆرێک لە بەناو مسلمانی ئەمڕۆتی سەئاوی إلى جبل يعصمني من الماء، ئەچ بەسەر کێوێ خۆم ڕزگارەکەم لە سزای خوا. یعنی پشتی بە عەقڵی خۆی بەست، پشتی بەس بە زانستەکەی بەست. بەڵام فحال بينهما الموج وكان من المغرقين. عذابەکەی خۆی پەروەردگار گرتیەوە، لە ناوی برد، عەقڵی خۆی بە کەڵکی نەهات. بۆیە لە ئێستایە زۆر زەڕوور و گرنگە بچینەوە بە خۆمانە و هەوڵ بدەین تەوحید لە خۆمانە بەرپا بکەین و لە غەیری خۆشمانە بەرپای بکەین. دواوەی خۆمانمان کامل کرد، کەس و کارمان کامل کەین و مسلمانانیش کامل بکەین. خوای پەروەردگارە فەرمێنە قورئانە وهو القادر على أن يبعث عليكم عذابا من فوقكم أو من تحت أرجلكم. الله توانایی هەیە سزا بنێرێتە سەرتان لەسەر و خۆتانەوە دای بەزێنێ، و بە هەمان شێوە لە ژێر خۆشتانەوە. لەسەر و خۆمانەوە بۆمان هاتووە، پێمان ئەڵێن بچنە ماڵەکانتان مێنە دەرەوە. باشە چی ئەکەن ئەگەر لە ژێر پێشمانەوە بۆمان بنێرێ و زەویمان لە ژێر پێیا بلەرێنێتەوە؟ ئەو کاتە ببینە دەرەوە لە ماڵەکانمان وەکو چۆن ساڵان وامانە کرد. خوای پەروەردگاریش هەڕەشاکە فەرمێ دەسەڵاتم هەیە بەسەرەوەیە هەردوو سزاکەتان بەیەکەوە بۆ بنێرم. بۆیە بگەڕێنەوە بەلای خوای پەروەردگار و تا خوای پەروەردگار ڕەحمتان لەگەڵ بکە و ببنە کەسانێکی موحید دوورکەونەوە لە شیرک، تا خوای پەروەردگار ڕزگارتان بکە وەکو چۆن موحیدینی لە کەشتیەکەی نوح ڕزگار کرد. والحەمدولله رب العالمین.